و لە ساڵانی پێشوشدا یەکەمی سەر ئاسی هەرێممان هەبووە لە پۆلی 12 زانستی بۆ نمونە کارگوزارمان نییە ئێمە توانیمانە باخەوان لە قوتابخانەکەیان نیە ژینگەیەکی جوانمان بۆ خوێندکاران دابین کردووە 13 بۆ 14 خوێندکارمان کۆلێژی پزیشکی بەدەستێنن ئامادەی شەیدارامێکێکە لە ئامادە نمونەیەکان لەسەر ئاسی هەرێمی کوردستان چ لەسەر ئاسی حکومی و ناحکومیش توان ساڵانە چەندین خوێندکارمان توانیوێتی نمرەی باش لەم خوێندنگایە بەدەست بهێنێ و لە ساڵانی پێشوشدا یەکەمی سەر ئاسی هەرێممان هەبووە لە پۆلی 12 زانستی و دووەمی سەر ئاسی هەرێممان هەبووە و ڕێژەیەکی زۆری خوێندکار زیاد لە ساڵانە 50 خوێندکارمان سەروی نمرەی سەروی 90 بەدەست بدەن ئەگەن بە ئامانجەکانی خۆیان سەرڕای ئەوە سەنگیانە ئێمە بۆ لەمە دوا هەوڵ دەین زیاتر ئامانجەکانمان ئامانجی خوێندکار بەدەست بێنین و بە هەوڵ و هیمەتی مامۆسایانیم ئامادەیە کە هەمیشە درێغیان نەکردووە و بەردەوامە بین لە سەرکەوتنی زیاتر بۆ ئەوەی بتوانین لە کێبڕکەکانە باشترین پێشکەش بکەین. سەرڕای ئەوە خوێندگاکەمان چەندین ئاستەگی زۆر لە پێشێتی بۆ نمونە کارگوزارمان نییە ئێمە توانیمانە باخەوان لە قوتابخانەکەیان نییە ژینگەیەکی جوانمان بۆ خوێندکاران دابین کردووە و هەروە لە ڕووی پاک و خاوێنیشەوە خۆمان ئەو ئەرکەمان لە ئەستۆ گرتووە و لێرەوە ڕوویدەم ئەەکەمە حکوومەتی هەرێم وەزارەتی پەروەردە بتوان کارگوزار بۆ ناو ناوەندەکانی خوێندن دا بمەزرێنن حەزەکەم ئاماژە بە خاڵێکی تر بکەم کە ئامادەی شەیدارام زیاتر هەموو ساڵێک زیاتر لە 13 بۆ 14 خوێندکارمان کۆلێژی پزیشکی بەدەستێنن کە ئەمەش جێی دڵخۆشیە و چەندین ساڵە لەسەرێک ئەم ئاستە بەدەستێنین